سڵاو لە هەموو هاوڕێیان چایم وتان ماچەکەم زۆر سوپاس دەکەم کاکاوگیان سڵاو لە تۆش کاگاوکار سڵاو لە تۆش کاک محەممەدجان سەر چاو کاک ئەمبێت تەمەنەوە بێچۆکانەوەی نێرە وردە وردە خوێنێ بەڵێ کولەکە زۆر زۆر چاکە کاک محەممەدجان کولەکە زۆر زۆر چاکە ئەتوانی بیتێ سڵاو لە کاکە دیدەوانجان چای منی بەڵێ کولەکە زۆر زۆر باشە بیتێ سڵاو لە تۆش کاکە کارزانجان چای منی سپاسدانەکەم کاک ئەحمەد سەڵاو سڵاو لە تۆی بە زۆر زۆر سپاس سڵاو لە ئێوە چاوە ماچەکەم بۆ هەموو لایەک زۆر زۆر سپاس کاک ئەحمەد سەڵاجان تۆ چای منی ئەتوانی بابڕێنی تایبەتیە بیتە خۆت گوێزەر و بیبەری سووریان بێتە کەرەوزار ڕێنی جوانە بێ زۆر سپاس کاکە مۆین عەلیجان چاوە ماچەکەم چاوەکەمی کاکە مۆینجان ماشەڵڵا لە ئازیزێ بێ کاکە ڕێبین عمار عارف خزجي ما شاء الله تسلم حبيبي أخ عمار عارف لطفا مع قالك فيديو الخاص حبيت أعرف على حضرتك واحد يحتاج على عيني وعلى راسي أخ عمار أشوفه بعدين ما شاء الله لا عزيزي بكاكا كوجي ما شاء الله لا عزيزي بكاكا الريباز كان لسروان كاك يا معين وان لسروان بخدمتك حبيبي كاك محەممەدجان بۆ هەموو کاتێک کولەکە باشیان کاتی خۆیە نەخێرەتوانی کولەکە بیان نیتێ هیچ کێشەیەکی نیە و زۆر زۆر باشە بەڵام ئەتوانیەوە نەیان بیتێ بە 2 سەعات تەواوی کە نەتوانیم ڕۆژە بیان نیتێ کاک محەممەدجان بۆ هەموو کاتێک کولەکە باش تەواوە تەواو ماشەڵڵا و پەڕانە هاتوونەتەوە گە سەیریکەن زۆر جوان هاتووەتەوە سڵاو لە تۆش کاکە کرێکاجان چاوتە ماچەکەم کاک ڕێبازی ئەوە جووتی سعەی چۆنە براژیان سعەرەوەی فرۆشتن نییە کاک ڕێبازیان
کاگاوکار ماشەڵڵا زۆر جوان ماشەڵڵا لە ئازیزێ بێ کاکە ڕێبەزیان. کاک زاجل سەلام لە ئەڵمانیام. کاکە زاجل سەلام سڵاو لە تۆش کاکە سۆرانگیان چاوتان ماچەکەم. کاک محەممەد جار ماشەڵڵا لە کەنانەکان و لە خۆت ماشەڵڵا لە ئازیزێ بێت کاکە محەممەد جار. کاکارزان محەممەد کاک سۆران کەناریەکەم دوو جار توولەکی کردووە کار گەرمایە ئەو کێشێ ناتیادیەوە تازەواز دەبێنم مویمەوەیە پاش ماوەیەکی تر خۆی بێتەوە تایمەنی تر کاتێ بە ڕووناچی سروشتی وازی لێبێنە و خۆی تر ئەوەستێ. زۆر سپاس کاکە ڕێباز. کاک مامۆستا نێرە و میوەی بچکە لە چەند دەکەوێ خوێندن نێرە دەست بەجێ دەکەوێت. ئەوە تا کاک معین بێچەکان ماونیە دوو مانگ لەمەوە پێشەوە وردە وردەیترە خوێنن. ئەو کاتە توانی ئاڵقە بکەیتە قاچی ئاڵقەکەی بنووسی یا شتێ بکەیتە قاچی ئەڵقەیەکی کراوە کە بۆی بزانی ئەوانە نێرن. هەروەش جێ ئاگرێتەوە نێرومێ تر لە دوومانگیەوە هەستی پێەکەی نێر کە وردە وردە ئەخوێنێ بە تایبەتی ئێواران ئەم ئیتر کە دنیا بەرە و بڵێن هەتاو بەرە و ڕۆژ ئاوا بوونە ڕۆ. کاک زەجل وامزانی هەر لە سلێمانی نەخێری شەڵا ماوەی شکە لە سلێمانیە بم کاکە زەجل. ئەکسڵاو لە کاک فەرەیدون. منیش لێرەوە کاک ماکوان مامۆستا ئەتوانی نێرێک بی لە دوومێ بەڵێ ئەتوانی کاک ماکوان بەڵێ ئەتوانی. کاگاوکار حەسرەت مامە کەناریەکەم هێلکەی ئەن کردو چی بکەم تا تێک نەچێ. ئەوڵ بە ئەوەی لامووی گرنگترێکە شێ ڕوتوبە هەبێت ئەوە لاموو شتێک گرنگترێکە. ڕوتوبە لە بینی 50 بۆ 60 بێت کێشە ناویشەوە. گەردی خەتێنێنە ژوورەوە یەکەیەکە و برسیانەیە دەروان پێگەرمە. کاک زاجل نێرومیە تێکەڵیان گیان کردوەوە. تێکەڵن کاکە زاجل تاوا توولەکەی تر لە کاتی توولەکە هەمویان تێکەڵن بەیەکەوە. ئەوەیە نەژوورەوە بۆیە ئاوا بەرزن کردوێتەوە. کاک شێخ هات شیرین مامۆستا چ شتێک باشە جگەل لە هەرزنەکان ئەوەیە چ میوەیەک ئەتوانی سێویان بیتی ئەتوانی کولەکەیان بیتی ئەتوانی بیبەری سوور بیبەریان بیتێ گوێزەریان بیتێ هەمووی ئەتوانی ئەوانەی بیتێ بەبێ هیچ کێشەیەک. کاک ڕێبازەوە کەناری سووری پێڵن. سڵاو لە تۆش کاکە ئەیوبژان. بەڕێزان من چاوتان ماچەکەم حەزم کرد تقریبا ئەمە یەکەم جارە بێمە ناویانەوە زۆربەی لە دەرەوە بێت. کاک ئیبراهیم سەلام سڵاو لە تۆش کاک ئیبراهیم گیان دووەم وەجبەیە کەناریەکان هێلکەی خۆیان دەخۆن تاوا جیان کەرەوە مادەم ئێستا ئەیخۆن هەڵیانگرە بۆ کاتیشی تازە بۆ ساڵێکیکە هەوڵ بە 3 هەفتە پێش زودکردن میەکان دیسریان بەرێ بۆ یەو کێشەیە توش نەبێتەوە. شیرین خان نە شیرین خان کودی زەئیفیان ناکە و زۆ باشیشە. کاک ڕێباز یاخوا ماشەڵیان لێ بێت خێدارە ئینشەڵا گەر چای منی زۆر سپاس دەکەم کاکە ڕێبازیان.
لە پشتمانێ بێنە ژوورەوە. بە ڕێزا من چایە وتان ماچەکەم داوای لەبوردنیشەکەمەگە هەچکەم و کوڕیەکە بێت خواتان لەگەڵ.